بەداخەوە بەیانی ڕۆژی 23 ئاب لە نزیک قەزای سەید سادق لە بۆردومانێکی درۆنیدا سێ ڕۆژنامەنووسی کەناڵی ستێرە کران ئاماچ و لە ئەنجام دوو ژنە ڕۆژنامەنووس گیانیان لەدەستدا و یەکێکی تریشان بە سەختی بریندار بوو. وێڕای بە توندی ئیدانەکردنی هێرشەکە کارەکە بە هەواڵێکی ترسنۆکانە و پێشێلکردنی سەرجەم بنەما و بەندەکانی مافی مرۆڤ دەزانین و پێمان وایە دەستبردن بۆ ژیان و گیانی ڕۆژنامەنووسان لە ململانەی سەربازی و ئەمنیەکاندا کارێکی زۆر نامرۆڤانە و شەرمهێنەرە بۆ ئەنجامدەرانی و هێرش و پەلاماری تیمی ڕۆژنامەنووسان لەژێر هیچ ناوێکدا جێگای نابێتەوە و لە یاسا نێودەوڵەتیەکاندا بە تاوانی جەنگ هەژمار دەکرێت و ئەنجامدەرانی سەرکۆنە دەکرێن و لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت. هەر بۆیە داوا دەکەین فشارێکی ناوخۆیی و دەرەکی بەرفراوان دروست بکرێت بۆ ڕاگررتنی ئەو هێرش و پەلامارانەی کە ژیان و گیانی خەڵکی هەرێمی کوردستانی خستۆتە مەترسیەوە و داگیرکەرانی خاکەکەمان بە ناوی ڕوبەڕووبوونەوەی دوژنەوە هەر ڕۆژە و لە شوێنێکی ئەم نیشتیمانەوە گیانی هاونیشتیمانەکانمان دەکەنە قوربانی و ئێستا کار گەیشتۆتە ئەوەی دەست ببرێت بۆ ژیانی ڕۆژنامەنووسانیش و داوا لە حکوومەتی هەرێم و عێراق و دەستگا فەرمیەکان دەکەین خۆیان بە بەرپرسیار بزان بەرامبەر ئەو هێرش و پەلامار و داگیرکاریە بەردەوامانەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان دوژمنانی گەلی کورد ئەنجامی دەدەن و چیدی تەنها تەماشاکاری کوشتنی ڕۆڵەکانی کورد نەبن و لەوە داواکارین لە کۆنسوڵخانە و نوێنەرایەتی وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەنگاوی جددی بنێن بۆ ڕاگررتنی ئەو هێرشانە و هەموو پابند بکەن بە پاراستنی گیانی وڵاتیانی هەرێم. ئێمە وەک ڕێکخراوی هەفتەی شوبات پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی کەسوکاری قوربانیان و تەواوی ڕۆژنامەنووسان و کەناڵی ستێرک و هاوڕێیانی هەردوو ڕۆژنامەنووس دەکەین و دەخوازین خوێنی ئەم دوو ڕۆژنامەنووسە بێتە هەوێنی کۆتایی پێهێنانی هێرش و پەلاماری دوژمنە نەتەوەی کورد و کۆتاییهێنان بەستە و داگیرکاری دوژمنانمان.